بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە وڵاتی عراق و هەرێمی کوردستان وای لە وڵاتی ئێران کرد مەرزەنێودەوڵەتیەکان بە ڕووی هەرێمی کوردستان لە بواری جموجۆڵی گەشتیاری بۆ ماوەی 2 هەفتە دابخات. ئەمە لە کاتێکدایە لە هەمان ڕۆژ لە ساڵی ڕابردوو وڵاتی عێراق بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران بڕیاری داخستنی مەرزەکانی دابوو بە ڕووی وڵاتی ئێرانەوە. مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە گەشتیاران سەرقاڵی گەرانەوەیانن لە وڵاتی ئێران بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆراو لە هەرێمی کوردستان و عراق ئێران بریاری وەستانی جموجۆڵی گەشتیاری لە مەرزەنێودەوڵەتیەکان بۆ ماوەی 2 هەفتە لەگەڵ هەرێمی کوردستاندا. بەخوای تاسیرەشی باشی نابێت چون ئەلعام مەسەڵەن دەبینی چ لەو دی و چ لەو بەری سەردانی خزمان دەکەن دێن هاتووچۆی خزمان دەکەن بۆ ئیشێ دێن یا مەسەڵەن دەبینی هەوڵاتی عێراقیە دێتە ئێرانێ سەردانی دەکا بۆ نەخۆشی کە ئیشی نەخۆشی هەیە ئەوان هەموو تاسیرێکی باشی نییە. وەڵی من وەکو خەڵکی عاج ئۆمەران بازارەکە زۆر سز دەبێت ئەگەر بێت و ئەو مەرزەی داخن گەشتیارەکان یاحین بە هەم بازار زۆر سز دەبێت هەم لە ڕووی گەشتیارەوە هەم لە ڕووی بازاری حاجی ئۆمەرانەوە یعنی بازارەکە بە هەم سز دەبێت. وەستانی جموجۆڵی گەشتیاری زیان بە شۆفێرانی تەکسی و هێڵەکانی پاس و گەراجی وەستانی ئۆتۆمبیل لە حاجی ئۆمەران دەگەیەنێ و نیگەرانن بەو بڕیارە. کاریگەری زۆرە لەبەرەوەی پاریش بەو شێوەی بوو بەڵام چیە ئەوە مودەی کەمتر بێ باشترە بۆ ئێمە 2 هەفتە باشترە. ئێمەش هەر لەگەڵ ئەو بڕیارەی داینە ڕاستی کە بۆ تەندروستی عام بێ بۆ گشتی بێ بەڵام وەکو کاسبی تەسیری زۆر لە ئێمە دەکات ڕاستی لە شۆفێری تەکسیانی حاجی ئۆمەران بەڕاستی لە ڕووی هەم کاسپیت کاریگەری زۆریە بی چکە 15 ڕۆژ با بڵێن مدەدێکی زۆرە بۆ شوفێران و بۆ کاسبکارە. وەڵای جا کارگەرەکە لەوەن دەبی ئیش دەبین دەنا هیچ کارگەریکنی مادام لە بەرەو سڵامەتیێژ ئەگەر قرار بێ واقعا مڕعاتی کەن هیچ کێشەی نییە داخستنەکەی وەلی ئەگەر هیچ مڕعات نەکرێ وڵاوە کارگەری لەسەر مەژدانەوە لە بابەتکاری و ئیش کەسابەتی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ساڵێک بەسەر ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 تێئەپەڕێ. هەر لەبەر مەترسی ڤایرۆسەکە حکوومەتی عراق بڕیاری قەدەغەی هاتووچۆی ڕاگەیاند و حکوومەتی هەرێمیش بە نیازی ڕاگەیاندنی چەند ڕێکارێکی نوێیە بەو بۆنەیەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.